هەڵبژاردی عێراق ڕاستەوخۆ نەگەیشتە مۆندیال. ئێستا چی؟ وەک چاوەڕوان دەکرا هەڵبژاردی عێراق نەیتوانی سەرکەوتن بەدەست بهێنێ و بلیتی ڕاستەوخۆی گەیشتن بە مۆندیال لەسەر حسابی هەڵبژاردی سعودیا بەدەست بێنێت. یاریەکەشمان بینی هەڵبژاردی عێراق کەمترین هەری هەبوو کە بگاتە گۆڵی هەڵبژاردی سعودیا. بۆیە سعودیەکان توانیان بلیتەکە بۆ خۆیان بقۆزنەوە. بەڵام ئێستا پرسیار ئەوەیە ئایا عێراق چانسی ئەوەی ماوە بچێتە مۆندیال؟ بەڵێ ماوە، بەڵام ئەرکێکی قورس. هەڵبژاردی عێراق دەبێت لەگەڵ هەڵبژاردی ئیمارات یاری بکات کە پلەی دومی لە کۆمەڵەیەکەم بەدەستێنە دوایێت کە ئەویش ئەمڕۆ بە هەڵبژاردی قەتەر دۆڕا. هەردوو هەڵبژاردە لە ناوەڕاستی مانجی داهاتوو دوو یاری چوون و گەڕانەوە ئەنجام دەدەن. ئەوەی کە دەیباتەوە با بڵێن هەڵبژاردی عێراق بردیەوە اینجا دەچێتە یاری پاشکۆی جیهانی کە هێشتا دیار نییە لەگەڵ چێ یاری دەکات. بۆیە ئەرچی هەڵبژاردی عێراق زۆر قورسە لەوەی کە بچێتە مۆندیال. لە ڕاستیدا هەڵبژاردی عێراق هەر لە دۆڕانی بەرامبەر بە فەڵەستین و یەکسانبوون لەگەڵ هەڵبژاردی کوێت لە قۆناغی پێشووتری پاڵاوتنەکان هەری گەیشتن بە مۆندیال لەدەستدا لە کاتێکدا لە مۆندیالی ئەمجارە هەرێکی زۆر بۆ تیپەکانی ئاسیا هەیە کە بگەن بە مۆندیال ژمارەیەکی زۆریان سەرکەوتن دوایێت کە ژمارە تیپەکانی مۆندیال زیاد کرا بۆ 48 هەڵبژاردە. هەڵبژاردی عێراق دەکرێت بڵێن تیپی ڕۆژی تنگانە و یاریەک لاکەرەوەکان نییە، بەڵام هێشتا لە ململانەی گەیشتن بە مۆندیال لە گۆڕەپانەکە ماوە و دەبێ هەموو هەوڵی خۆی خەرج بکات بۆ ئەوەی کە خەونی عێراقەکان بێنێتە دی و جارێکی دیکە دوای 40 ساڵ بتوانێت بچێتە مۆندیال.